زۆر باشە لەسەرم پرسە چینە لای میوانەکەمان یادگار محمود ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق یادگارخانم کاتە باش هەر جارەی بیانوویەک ینی باوەڕکە ئێمە لەم ستۆدیۆیە چەند جارە هەموو مانگێک لەگەڵ پەرلەمانتاران لەگەڵ کەسانی پەیوەنددار لەسەر ئەم کێشەیە قسە ئەەکەینەوە ینی دووبارە و چەندبارە لەسەر ئەم بابەتە قسەمان کردوێتەوە ئەگەر ئێوە بەرچاوڕوونیەکی زیاترمان بنێ ئەم بیانووی ئەم جارەی حکوومەتی عێراق یان وەزارەتی دارایی حکوومەتی عێراق چییە بۆ نەناردنی موچەی مانجە حەوت؟ ئەم کاتی بەڕێز و هەموو بینەرانە شات ڕاستەکەی هەروەکو بەڕێزە ئاماژت پێدا کە ئێمە ماوەیەکی زۆرە دەتوانم بڵێم لە 2014وانە ئێمە ئەم کێشەیەمان هەیە ئەوە بوو 2014 بەوە دەستی پێکرد کە بە تەواوەتی هینیان بڕی بڵێن پشکی هەرێمی کوردستانیان بڕی لە بودجەی گشتی عێراقا و لەم خولەشا کە من ئێستا بڵێن ئەندام پەرلەمانم تایە چەندین جار لەسەر ئەم بابەتە هاتوونێتە ستۆدیۆیە لە دوانیان لێ وەرگرتوین کۆی بڵێن هەموو ئەم پرۆسەدور و درێژە و ئەم کێشەیە کە دروست بوو لە 2014 ڕاستیەکەی هیچ شەرحێک و هیچ خوێندنەوەیەکی تر هەڵناگرێت بەڵکو ئەو خوێندنەوەی هەڵەگرێت کە بەڵێ ئەم بابەتە کراوە بە بابەتێکی سیاسی ئەگینا هیچ شتێک لە پشت ئەم تاخیرکردن و دواخستن و بیانوگرتنانەی حکوومەتی فیدراالیەوە نییە لە کاتێکە ئەگەر وەکو دەوڵەتێکی موسساتی لە حاڵەتێکە ئەگەر لە لیستی بڵێن موچە خۆرانە کێشەیەک هەبێ ئەوە زۆر ئاسان ئەو کێشەیە چارەسەر ئەکرێ ئەوەیە بەدانانی لیژنەیەکی چۆنەڵی هەمیشەی ئەگەرەکو لا ئەزال ئەم چاوەڕێ بکرێ ئەم کێشەیە ئەگەر بنەمایەکی هەبێ بۆ چارەسەرکردنی ئەو خەلەلانەی کە لە قائیمەکە هەیەەوە ئەگەر ئەو لیژنە هەمیشەیەت هەبێت چێ بەشێکیان بڵێن لەلایەن حکوومەتی هەرێمەوانەوە و بەشێکی لیژنەکەش با بڵێن لەلایەن چاودێری دارایی عێراقەوانەوە هەروەها لەلایەن کاریێڕی دارایی عێراقەوانێ ئەگەرەکو ئەم لیژنە هەمیشەیە هەبێ ئەگەرەکو دووبارە ناو هەیە ناوی دووبارە هەیە یا هەر خەلەلێکی تر هەیە چونکە ماوەیەک لەمەوە پێش ئەگەر لە بیرمان بێت یەکێ لەو هۆکارانەی کە وتیان بۆچی ئەم پارەیە نانێڕێت بۆ هەرێم دەرکەوت کە ئەو نظامی حساباتی کە ئەوان ئیشی پێەکەن ئەبزانمی ساڵی 1950کانە جیاوازە لەو حسابی بڵێن ئیداری و کارژێڕیەی دارایی عێراقە والحاصل يعني ڕۆژ نییە مانگ نییە بیانوێک زۆربەستنەوانە کەواتە باشترێکە بۆ هەر کێشەیەک ئەگەر هەبێ ئەو لیژنە هەمیشەیە هەبێ لە نێوان هەردوو حکوومەتە بۆ ئەوەی کە ئەم میلەتە بەم دەردە نەچێت کە چەندین ساڵە پێوەیە ئەناڵێنێت. باشە دادگای فیدراڵی پێشتر بڕیاریدا کە بابەتی موچەی هەرێمی کوردستان تێکەڵی بابەتە سیاسیەکان نەکرێت وە لە هەموو مانگێک هاوشەوەی عێراق موچە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان سرف کرێت بەڕێستان لە لیژنەی یاساین لە پەرلەمانی عێراق ئەم بابەتە بۆ وەکو خۆی جێبەجێ ناکرێت. ڕاستیەکەی بە ئەم بابەتە بۆچی جێبەجێ ناکرێت دیسانەوانێ مەجبورم بڵێم جێبەجێ نەکردی تەنانەت خودی بڕیاری دادگای فیدراڵی هەر دەگەڕێتەوانێ بۆ قەستێک و بۆ ئەجەندایەکی سیاسی ئەگەر بابەتەکە سیاسی نەبێ ئایا ئەگەر بڵێن ئەم ئەجەندایەکی سیاسیشی بڵێن لە پشتە چێ مەبەستێک ڕاستیەکەی ئەو مەبەستەی کە هەیە ئەوەی کە من خوێندنەوەی بۆ ئەەکەم لەبەرەوەی کە سەیریکە ئێمە دەستورمان هەیە پێشێلی دەستور ئەکرێت بێجگە لەو 52 مادەی کە چەندین ساڵە ئێمە وەکو کورت ئاماژەمان پێیاوە کە ئەو 52 مادەیە پێشێل ئەکرێت یەکێکە بێگومان هەر لەسەر هەمان ئەجەندای سیاسی کە بۆ ئەو 52 مادە دەستوریە هین ناکرێت مەسەلەی دارایی کە ئێستا بۆتە گورزێکی زۆر بەداخەوە گورزێکی زۆر بەهێز کە دەدرێت لە دەسەڵاتی هەرێم و کە دەدرێت لە ڕێی قوتی خەڵکەوانی و بە سیاسیکردنی قوتی خەڵک ئەمە پێمان دەڵێ ڕاستیەکەی سەبارەت نە دەستور ئەهەمیەتی هەیە نە دادگای فیدراڵی ئەهەمیەتی هەیە و نەڕێکەوتنە سیاسیەکانیش لەم حکوومەتی عێراقی لە دوای 2023ەوە بەحساب کە چاوەڕێمانە کرد عێراقێکی نوێ دروست ببێ بەرەو فیدراڵیەت بڵێنە بڕوە چونکە ئێستا ئەو پایانەی کە ڕاستیەکەی ڕژێمێکی وەکو فیدراڵی بەهێز ئەکا
چەندین مادە لەو 52 مادەی کە سەرپێچی ئەکرێ و جێبەجێ ناکرێ هەموو ئەوانن کە پێگەیەکی بەهێزی بڵێن دەسەڵاتێکی ڕژێمێکی بڵێن فیدراڵین. بۆچی ئەمانە جێبەجێ ناکات لەبەرەوەی کە ئەو نیەتەوە ئەو ئەجەندایە ئێستا ئەمڕۆ لە عێراقا بە تایبەتی لەم چەند ساڵەی ڕابردووە بە سەرنجدان بەو سیاسەتەی کە ئەم دووخولەی ڕابردوو ڕاستیەکەی چۆن حکوومەتی عێراق حکوومەتی ناوەند ببوورە حکوومەتی فیدراڵ تەسەڕوف ئەکات مامەڵە دەکات لەگەڵ هەرێمە پێمان دەڵێت کە ئەمانە بە هیچ نەوعێک ئامادە نین کە لە سیستەمێکی چۆنەڵی فیدراڵیە عێراق بەڕێوە ببرێت. باشە یادگار خان بەڵێ ئێوە نوێنەری کوردن لە بەغدا طبعاً بێگومان لە هەموو لایەنەکان لە هەموو لایەن و پێکاتەکان نوێنەر هەیە لە بەغدا تا چەند وەکو نوێنەری کورد توانیوتانە یەک هەڵوێستیتان هەبێ بەرامبەر بەم پرسە چونکە ئەمە پرسێکە پەیوەندی بە تەواوی خەڵکی کوردستانەوە هەیە موچەی خەڵکی کوردستانە تا ئێستا هەڵوێستێکی واتان هەبووە کە هەڵوێستێک بێ یەکگرتوو بێت یەک دەنگ بن بەرامبەر ئەم پرسە یان بەتەمان لە داهاتوو شتێکی واتان هەبێت. ڕاستەکەی زۆر حەزم دەکرد وەڵامی بەڕێزت بە بەڵێ بدەمەوە بەڵام هەمووشمان نەزانین یعنی ئەگەر من بڵێم هاوهەڵوێستین و لە یەک ڕیزاوی یەک گوتاری کوردیمان هەیە و کە لە بەرژەوەندی سیستەمی فیدراڵیە و لە بەرژەوەندی ئەمە کیانە ئەم ئیقلیمە دەستوریەیە دەتوانم بڵێم جۆرێک ئەبێت ڕاستیەکەی لە سادەیی بڵێنە خۆمان بۆ لەبەرەوەی کە ئێمە دەزانین لە خولەکانی پێشوە ڕاستیەکەی ئەوەی کە بووە پارێزەر و ئەوەی کە بووە بەرگریکاری ئەو سیاسەتە نادروستە کە جێگەی نابێتەوانە لە سیستەمێکی فیدراڵیە کە دژی تەوافقێکی بڵێن تەوافقی سیاسی بوو کە دژی هاوسەنگیە و دژی شەراکەتی حەقیقیە دەتوانم بڵێم لە پێشە لەلایەن نوێنەرە کوردەکانەوە هەندێکیان ناڵێم هەر هەمویان دەستی پێکرد و ئەوان بۆ بوونە بەرگریکارێکی سەرسەختی ئەو ئەجێندایی کە ئەسڵ بڕای بە سیستەمێکی فیدراڵی نییە. دوای ئەوەش ئێمە کە لەم خولەیە کە من لە خولی پێنجەمە ئەو شەرەفم پێ بەخشرا کە نوێنەرایەتی ئەم میلەتە بکەم لە 2021 کە هەڵبژاردن کرا و 2022-2023 کە ئێمە یاسای بودجەی گشتیمان تەصدیق کرد بەداخەوە هەر ئەو لایەنە کوردیانە بوون کە هاتن چۆنەڵی شوختێکی گەورەیان خستە ناو پرۆژە یاساکەوانێک کە لێدانێکی زۆر خراپ بۆ ڕاستیەکەی بۆ خودی قوتی خەڵکی هەرێمی کوردستان ئەو بۆمان دەزانین فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان چەند مادە و بڕگەیەکی زیا کرد لە بودجەکەیە بۆیە ئەمە ڕێخۆشکەرێک بۆ ئەو ئەجەندایی کە ئێمە سەرەتا ڕاستیەکەی باسمان کرد بۆیە نەخێر زۆر بەداخەوە ئێمە ئەگەر یەکگرتوو بووینایە یەکگوتاری بووینایە من پێم وا بوو کە ئێمە ئێستا وەکو نوێنەر چێ وەکو کیانێک بەهێسترێک دەبووین لە هینا لە گەیشت یادگارخان لەوەیە حەزمەکەی کاتی زیاتر هەبووە زیاتر لەسەرم بابەتەکە لە سیستەمێکی ئیتحادیە تەسەڕف ناکەین. بەڵێ یادگار مەحموود ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق سپاس بۆ بەڕێستان.